This is NRT's Dialogue. سلاوتان لێبێ من توان ئاسمان لە ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگا پێتان گەیشتینەوە. بابەتی ئەمەڵقەیە درێژکراوی بابەتی ئەڵقەی پێشووە کە قسەکردن لەسەر بابەتی دەستدرێژیکردن بۆ سەر بواری کەسایەتی و بواری تاکەکەسی لە تایبەتمەندەکانی کەس لە هەرێمی کوردستان لە بەتایبەتی لە سۆشیال میدیا کە ماوەیەکە وەکو دیاردەیە خەریکایەتە ناو تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە. بۆ قسەکردن لەسەر بابەتە 4 میوانی هەڵقەی پێشومان میوانداری کردەوە. دکتۆر عومەر نورەدینی، دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر، دکتۆرە چۆمان، دکتۆر ئازاد عەلی بە خێراتنێکی گەرمتانەکەم. دکتۆر عومەر ئێمە لای جەنابێ ئەمە پێشتر لە بیدایەتی سۆشیال نیتۆرک لە هەرێمی کوردستان لە ساڵانی 2006 و 2007 و حتا یوتیوبیش کە ئەگەر هەندێک وەکو سۆشیال نیتۆرک ینی حسابی بووەکە کۆمەڵێک دیاردەی کۆمەڵایەتیمان بینی، کۆمەڵێک دەستدرێژیمان بینی لەسەر بواری کەسایەتی و بواری تایبەتی مرۆڤەکان. کۆمەڵێک ڤیدیۆ بڵاو کرایەوە بە تایبەتی بابەتی کۆمەڵایەتی نێوان نێر و مێ لە چەندین شاری هەرێمی کوردستان و بۆ مایەوەی کە کۆمەڵێک دیاردەی نەخوازرا و تۆڵە و تۆڵەکاری لێ بکەوێتەوە. بەڵام ئێمە وەکو بەکارهێنەرێکی سۆشیال میدیا هەڵبەت ئاگایەکمان لێیەتی ئێمە خۆشمان بەکارێنین. لە چەند ساڵ یەکەمام دیاردەیە هەبوو، لە دوایەم دیاردەیە بەرەو کزی ڕۆی هەتا ئەوەی کە خەریب و لە چەند ساڵی ڕابردووە ینی خەریب و نامە. ئێستا لەبەردەم مەوجەیەکی دووەمی ئەم دیاردەیە کە جارێکی کە دەستدرێژیەکرێتەوە سەر بواری تایبەتی خەڵک لە ماڵە، لە ژیانی تایبەتیە، لە کاتێکە کە ماڵی خۆیەتی کە ئەوەش بەپێی هەموو یاساکانی دنیا حرمەتی ماڵ و ژیانی تایبەتی بە یاسا قەدەغەکراوە دەستی بۆ بەری. ئێستا ئەم شەپۆلی دووەما بینین شەپۆلێکە لەوە مەبەستێکی سیاسی لە پشتەوە بێ بە دلیلی ئەوەی ئەو فیگەرانەی کە ئەکرێنە ئامانج و بەکاریان ڕێوە قسان لەسەرکرێەوە ڕسمیان تەسری بکرێ خەڵکانێکن کە یا بەرپرسن یا مناڵی بەرپرسن یا کاربەدەستن یا پەرلەمانتارن یاخود لە بواری وەزیفەی گشتیا کارەکەن. جەنابە تەفسیرت چییە بۆ ئەم مەوجەی دووەمە؟ بەڵێ ئەمەوجەی دووەم من پێم وایە تا ئێستا شتێک کەڵە ینی ئەگە لە ڕابردوودا مەسەلەن زیاتر ڕەهەندێکی کۆمەڵایەتی هەبوو بێ ئێستا بە بەراورد لەگەڵ جاران زەقتەر و ڕوونتر لە کا سیاسەکەدا بەکاربهێنرێ. بەڵام دیسان دەبینین ئەمە لە کۆمەڵگاکان دووبارە دەبێتەوە. ئەوش ئەوەیە کە خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا بۆ لێدانی کەسایەتیەکان زیاتر نوخبە دەکرێتە ئامانج. جا ئەم نوخبەیە سیاسی بێ، هونەرمەند بێ، خەڵکی مەسەلەن گۆرانی بێژ بێ، خەڵکی ئەکادمی ناسراوە بێ. ئەمە دەبینین لە کۆمەڵگاکانی تریشە ئەمە دەبینین. بەڵام ئێستا بە بەراورد لەگەڵ جاران کاتێک کە دەبینین شەپۆلێکی تازەی ململانەی سیاسی و حیزبی لە کوردستانە گەرم بۆتەوە، دەبینین کە خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا وەکو میکانیزمی خراوەتە خزمەتی ئەم ئیدارەدانی ئەم سیراع سیاسیە کە ئەمە ڕاستیدا خراپە. چونکە وەکو جنابیشت ئیشارەت پێدا جاری گردونی مافی مرۆڤ، پرۆتۆکۆلی نێودەوڵەتی تایبەت بە مافە کۆمەڵایەتی و مەدەنی و شارستانیەکان کە ساڵی 1966 کە کۆمەلگای نێودەوڵەتی دەری کردووە، هەروەها مادەی 11 قانونی عقوبات عێراقی، دەستوری عراقی، یاسای سزای عراقی کە لە هەرێمی کوردستانیش کاری پێدەکرێت. دکتۆرە ئاماژەی بەوەدا کە ئێمە بۆ ڕێگرتن لە خراپ بەکارهێنانی مۆبایل یاسایەکمان هەیە. هەموو ئەم ڕەهەندەی هەیە کە هیچ پاساوێک نییە تۆ بۆ ئەوەی کە ڕێگات پێ بدات سۆشیال میدیا یان ئامرازەکانی ڕاگەیاندن یان هۆکارەکانی پەیوەندیکردن بەکار بهێنیت بۆ لێدانی کەسایەتیەک. بەڵام دەبینین لە ڕابردوودا ئێستاش بەداخەوە کە بە تایبەتی لە بواری سیاسیەوە دابەشکردنێکی قاتیلانەی کۆمەلگا و بواری سیاسیمان هەیە بەسەر ڕەش و سپیە. من وەکو ئەندامی حزبێک، وەکو کادری حزبێک، وەکو لایەنگری حزبێک، وەکو حزبێکی سیاسی پێم وایە حقیقەتی ڕەها لای منە کە تۆ لەگەڵ من نەبی ئیتر تۆ شانی ئەوەی کە لێ بدرێ لە کەسایەتی تۆ بدەم، مافەکانی تۆ پێشێل بکەم، لە قوتسەتی تۆ تێک بشکێنم. دەبینین کە ئەم دابەشکردنە تا ئێستاش بەڕاستی هەم
لە جانبە کۆمەڵاتەکەی هەیە بە تایبەتیش لە کار سیاسی و حیزبەکەیدا هەیە ئێمە پێویستمان بەوە هەیە کار لەسەر ئەوە بکەین بەشێکی لەوە خۆیچێک لە وەزیفەکانی حیزبە سیاسیەکان بەشداریکردنە لە تەنشیعەی سیاسی بەشداریکردنە لە ئینتاجکردن و بەرهەمهێنانی کۆمەڵێک قیەم و ڕەفتار و سلوک و هەڵوێستی سیاسی لای هاوڵاتی و لای ئەندام و لایەنگرانیان زۆر گرنگە کە ئەوان کار لەسەر ئەوە بکەن هەمویان لە ڕاستیدا لەوەی کە ئێمە بڵێن لە خراپ بەکارهێنانی سوۆشیال میدیا یەکێک لە یەکێک باشترە ئەمە نییە هەمویان بەشدارن لەمەدا لەم حاڵەتانەی کە ئێستا هەن خەریکە دەبێتە دیاردە دەبێت ئەمە بە شێوەی زانستی ساغ بکرێتەوە هەمومان بەشداریین بەڵام وەکو ئاماژەم پێدا بەشێکی لەوەیە کە حزبەکان دەبێت بەمانە ئیجابیەکەی بەشدار بن کە هەوڵ بدەن ئەمە لای هاوڵاتیان لە ڕێگای کارکردن لەسەر ئەندام و لایەنگرانی خۆیانەوە نەهێڵن بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە چۆن ئێمە ئەم پرسە ببینە ناو سیستەمی پەروەردەوە بەشێکی ئەوە پەیوەندی بەوە هەیە چۆن ئێمە لەگەڵ کۆمپانیەکان کار بکەین لەگەڵ کۆمپانیەکان کار بکەین کە مەسەلەن هەندێک SMS بۆ تۆ بۆ من دێت لە ڕێگای کۆمپانیەکانی پەیوەندیکردنەوە باسی ئەوە دەکات تۆ زانیاری لەسەر ئەمە پێویستە تۆ بەشداری بکە زانیاری لەسەر ئەم شتانە دەدەینێت کە ڕەنگە ئەگەر بێت ئەم زانیارانی کە بەم شێوە دێت بۆ ناو ژیانی تۆ وەکو تاک سوودی نەبێ یان تۆ پێویست نەبێ یان حەزت لێی نەبێ بەڵام دەکرێت بە شێوازێکی تر ئەم کۆمپانیانە هێزی خۆیان بەکار بهێنن بۆەوەی کە مەسیز بۆ تۆ بنێرن کە پابندبوون بە یاساکانی هاتی تۆ ئەخلاقە ئەتیکە ئەمە زۆر گرنگە کەواتە دەکرێت حتا لە ڕێگای کۆمپانیەکانی شەو بە تایبەتی ئەوانی لە بواری پەیوەندیکردن کار دەکەن ئێمە هەوڵ دەین جۆرێک لە قیەم و بەها بنێرینێنای ژیانی تاکەکان کە لەوێوە ئەم تاکانە خۆیان کۆنتترۆلکەن چکە ئەمە پێویستی بە کۆنتترۆلکردنی خودە لە بیرمان نەچێت سوۆشیال میدیا پانتاییەکە بۆ گوزارشکردن لە خودی ئینسان کەوەکو لە ڕابردوودا ئەگەر ڕێگامان لێ گیرا بە لەباری سیاسی و لە بواری ڕادەربڕینەوە دەچوینە ئەو دەستین مزگەوتەکانەوە بەڵام ئێستا سوۆشیال میدیا بەکار دەهێنین بەڵام خراپیەکەی لە چیدایە لەوەدا کە تۆ هەوڵ بدەیت بۆ ممارەسەکردنی شتە زیاتیەکانی خۆت تۆ هەوڵ بدەیت خودێکی تر بکەی بە ئامانج تەمان خودی نەفسی یەکێکی تر بکەی بە ئامانج پاشان خودی کۆمەڵایەتی یەکێکی تر بکەی بە ئامانج سەرنجام کەسایەتی ئەوی تر بکەی بە ئامانج جا ئەمە چ لەسەر ئاسی تاکە کەس بێ چ لەسەر ئاسی حیزبی سیاسی بێ بۆیە لە هەموو ئاسەکان پێویستمان بەکارکردنە لە بیریشمان نەچێت دەکرێت لەسەر ئاستی یاساییش ئێمە هەوڵ بدەین کە لەسەر ئەمە بوەستین یاساکانی تا ئێستا هەمانە بۆ کارکردن لەم بوارەدا تا چەند توانیویانە ڕۆڵ ئیجابی بەجێڕن ئایا فراغی یاساییمان هەیە یان نیمانە دەکرێت لە بواری یاساییدا کارکردن چکە قسەمان لەسەر ڕێگاچارەی یاسایی کرد یەکێکە لە ڕێگاچارەکان بەڵام هەمویان نییە وەکو ئاماژەشم پێدا تەنشیعەی سیاسی لە وڵاتەیە کە بەباشی کاری لەسەر نەکراوە دەبێت وەزیفەی حیزبە سیاسیەکان هەر ئەوە نییە من و دکتۆر هەواڵ و ئەوانی تر پەروەردە بکەن بۆی لە داهاتوودا بینێ ناو کای سیاسی و حکومڕانێتی و پەروەردەکردنی کادر بێ یەکێک لەوانە ئەرکە هەرە سەرچیەکانیان ئەوەیە کە وەکو باسم کرد ئینتاجکردنی کۆمەڵێک قیەم و بەها و ڕەفتار و هەڵس و کەوتە کە لە ڕاستی داوا دەکات ئەم تاکە لە ڕێگای ئەم تەنشیعە سیاسیەوە سوۆشیال میدیا بەمانە ئیجابیەکەی بەکاربهێنن چکار نمونەمان هەیە بەڕاستی ئێمە دەکرێت لەسەر ئاستی پەروەردە سوۆشیال میدیا بە شێوەیەکی ئیجابی بەکاربهێنین بۆ نمونە ئێستا دەیان پەیج و دەیان ئەکاونتی ئەو تۆ هەیە بۆ نمونە بلاکبۆرد توانیوێتی بە ملیۆنان تەڵەبە لە دەوری خۆی کۆکاتەوە بە سەدان هەزار مامۆستا لە دەوری خۆی کۆ بکاتەوە و فەزایەک دروستکە بۆ ئەوەی کە سوۆشیال میدیا بەمانە ئیجابیەکەی ببێتە مای پەروەردەکردن ئینسان بەمانە ئیجابیەکەی هەتا لە بواری ئیدارەدانی سراعی سیاسی و حیزبیە دەکرێت ئێمە لە کاتی هەڵبژاردنە سوۆشیال میدیا بەکاربهێنین لە بیرمان نەچێ ئۆباما لە ڕێگای سوۆشیال میدیا و هۆکارەکانی پەیوەندیەوە توانی لە مێژووی ئەمریکایە بەبراو لەگە هەڵبژاردنەکانی ڕابردوو زۆرترین کۆمەشی دارایی بۆ پشتیوانیکردن لە هەڵمەتی هەڵبژاردن لەو ڕێگایە بەکاربهێنێت ئەمەمانە ئیجابیەکەی سوۆشیال بەکارهێنان هەڵبژاردنمانە ئیجابی زۆرە بەس ئێمە بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ ئەو با بڵێن دیوە سلبیەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە زەق بۆتەوە کە ئەویش بەشێکی ڕەنگە پەیوەندی بە احتیقانی سیاسی و بکە ماوەی هەرێمی کوردستانی پاتێپەڕێ دکتۆرە پاڵمن جان بە سیاسەکەم بەلاو مهمە ئایا
ئەم شەڕانگێزەی کە ئێستا لە بواری سوۆشەل میدیا هەستی پێکەین کە لە یەکتر شکاندنە ینی بڵێن زەق بۆتەوە تەسەوڕ ناکەی پەیوەندی بە مەسەلەی بێئومێدبوونی خەڵکەوە بێت لە ڕەخنەگرتن و لەوەی کە دەنگی نەگەیشتوتە شوێنی خۆی و کە گەیشتوتە شوێنێک هەستەکە هیچ شتێکی سفادەی نییە بۆیە بێ بە جنێو خۆی بەتاڵکاتەوە وەڵی پەیوەندی بە دڵناسکی ئینسانی کوردەوە هەیە چەند لە جنێوەکانیان تونە و بەردەگرێتە خەڵک بەڵام بۆ خۆی ماڵی لە شوشەیە سەیریکە سوۆشیال میدیا ماسمیدیا نییە ئەبێ هەموو خەڵک تێبگا لەمە و سیستەمی پەیڕەوکردنی خۆی هەیە من هاوڕێک تەمان تۆ ئەبێ ئەو کەسانە بکەی بە هاوڕێت کە شتێک کۆیان نکاتەوە خەڵک لە خۆیەوە خەڵک ئەدەکا یەک دنیا لە من 5,000 فرەندم هەیە لە ناوانەیە 2,000 ژنێوی پێیان بەرگەی ژنێویش ناگرێ هاوڕێکەت من خۆم تووشی ئەو بم ئەبێت شتێکی تایبەتی هەیە بە تۆ بڵێ نامەیەکی تایبەتی هەیە باسی معاناتێکی خۆیەکە لە جاتی بە مەسیج بۆ بنێرێ ئەیکا بە کۆمنتی ناو پۆستێکی تۆ هەموو عالەمەی بینێ یەکێکی وەکو من 100,000 کەسدا بلایکە هەموو دنیا ئەیبینێ و پەیجەکان بڵاویەکەنەوە کارە ساتێکی تر لە کوردستانە ئەوەی لە سوۆشیال میدیا بڵاو ئەبێتەوە تحقیق نەکراوە وەکو ئەوە نیە NRT وتبێتی تحقیق نەکراوە فەرقی مازمیدیا لەگەڵ سوۆشیال میدیا ئەمەیە ڕێی شخصێکە دانیشتۆ لە ماڵەوە شتەڵێ کەچی ئیستا مازمیدیا سوۆشیال میدیای کردەوە مەزدەر ئەمە کارە ساتە ئەو جا ئەوەی کە جا بەدێڵی بۆ نمونە کەسێکە لەگەڵ هاوڕێیەک یا چاتەکە یەکێک لە هاوڕێکانی یا هاکراوە یەکێکیانن هێتر خۆمەوەکو کابراوتی یا ئەمە یا ئەوە یان ئەو کەسێ هاکی کردووە خۆ تەرەفی سێ هەم لەبانیە بڵاوێکاتەوە ئەی باتە یوتوب باشە کەی خەڵک پێی ئەزانێ حتا لە قانونی ئەوەی مۆبایلە ئەو کاتە عقوبەکە زیا ئەوێ کە بڵاو بوو بێتەوە ئەگەر ئەمە تەنیا نامەیەک بێ من بۆ تۆم نردبێ سزاکەی زۆر کەمترە لەوەی کە ئەم نامەیە لە تەلەڤیزۆن باسکرابێ لە ڕۆژنامە بڵاو بوو بێتەوە ماس میدیا وێبسایتەکان ئەیهێنن ئەیکەن بە هەواڵ ئەگەر لەوێ 5,000 فرێند زانی بێتی لە فەیسبوک 5 ملیۆن خەڵک لە ماس میدیا ئەیزانێ اینجا کەناڵەکانیش لە دەمی یەکی وەرەگرن و کەسیش تحقیق ناکە و طرفی محقق نییە و ئیدعای عامیش تەداخل ناکە اینجا ئەمە ئەوەی جەنابە دەفەرمووی طبعا لایانی سیاسی لەمەیە تەداخلی کردووە چونکە ئینسانی نەزۆکی بەرهەم هێناوە بیرکردنەوەی ڕەخنەگرانە نییە ئێمە لە قوتابخانە لەگەڵ ڕێزی زۆرمە کە ئێمە زۆر باشتر بووین لە نەوەکانی تری پێش خۆمان و دوای خۆمانیش و ئەوانش بە پێی قوتابخانە بە پێی مامۆستا گۆڕاوە چونکە بەنهەجەکەیەک منهەج بۆ لەو سەردەمەیە تۆ شتێکی پێوتویت لە تاقیکردنەوە ئەبوو پرسیاری ئەو لێ بکە وەکو ئەوی پێوتوی بیڵیتەوە کەواتە تۆ لە باشترین حاڵەتە تووتی و بەرهەمهێنا لە جیاتی ئەوەی مامۆسا یەک جار بڵێ ئەلف چلتە لە باڵێ ئەلف بەڵام ئەمە بە تەفاعولە بێ مامۆسا پێمەڵێ ئەلف منەچم لە دارا دەریێهێنم تۆ لە ئازاد دەریێهێنی ئەو لە باخان دەریێهێنێ ئەو کەواتە ئەلفمان لە سێ فیگەری جیاوازەوە هێنا ئێمە شتیای بەشدار بووین بە ساحێبی دۆزینەوەی ئەلف ئەم نەوعا لە سیستەمی پەروەردەیمان نییە لە خێزانە هەر کەسێ بیۆ لە خێزانە هەتا ژنێنێڵە تۆ بۆنی شیری کاڵ لە دەمێ قسەمەکە دوایەڵە تازە ساوای دوایەڵێ تۆ پیر و خەڕۆ بووی بە ساڵا چووی وەکڵە ڕێزی لێگرنەی نێرە لای گایل لەگەڵ ڕێزمە فترەیەکی عمری نییە تەنمی بەشەری تیا بکرێت تەنمی بەشەری لە وڵاتەیە لاوازە کایی ئەدەبی و ڕۆشنبیری و درامامان دیسانەوە لاوازە فێر دەکا بچیتە سەر ئەم درامایانەی کە هی مجتەمەعاتی ترن و ئەو مجتەمەعانە ئەو درامایانە بۆ خۆیان لێ نایەن یەک لای ئێمەش بە زمانی کوردی بڵاو بنەوە کەسەکە من بە ڕەحمەت بێ مامۆستا تاها خەلیل بۆی جێڕامەوە وتی یەک دووژن لە بازارەکەی سەرچنار گرتویانم کارێکیان پێ کردوم با بە دەواری شڕینەکە وتیانە تۆ بوا لەو ماڵ و مناڵە دەکەیت با بەوە تەمسیلە وتیانە تەمسیل چییە تۆ خۆ بووی واو کردووە یعنی ئەمە هێشتا ئەم حاڵەتە ماوە تۆ چۆن هاوڵاتی تێبگەێنی ئەمە نەبێ بە سومبول نەبێ بە مۆدل اینجا بۆیە هێنانی ئەمانە بەداخەوە لێرە بۆ ناوکایی سیاسی کارە ساتەکە و مەساتەکەی قورستر کردووە بۆ چونکە وەکتم لێرە سیستەمی تێکەوتووە هەیئەتێ بەم ئیشە هەڵەستێت خەریکی ئەبێ نەگەوەی تاکە کەسێ لە ماڵەوە چێکە بۆ ئێمە بێ بزانین وشیاریمان هەبێ یعنی من هیوادارم کەناڵەکان ئێمە دەور لەمانەیە ببینن من ئەوەی بەڕێزێکم بینی دەرهێنەر بوو لە کەناڵی سەحەر سەرەتای کردنەوەی خوێندن بوو وتی من هاتووم لێرە هیچ کەناڵە نابینم ڕێوشێن پیشانی تەلەبە با کاچێ بۆ مەکتەب بەکوێ پەڕێتەوە ئەگەر لی قەوما پەیوەندی بەکیەوە بکات تەمان لە ئەوروپا لە ئێران لە هەموو شوێنە فێر دەکەن پەیوەندی بە پۆلیسەوە بکەی تووشی حادیسە بووی پەیوەندی بە ئیسعافی فەوریەوە بکەی پەیوەندیت بە دایک و باوک و کەسەوە ناکەی چونکە ئەو ئەتپارێزێ جانتاکەت لەکوێ دانی لە مەکتەب ئەگەر برسیت بوو لەکوێ شت بکڕی چۆن دائەنیشی چۆن مامەڵە لەگەڵ ئەوانی ترەکەی
وتی ئێمە لە ئێران لە سەرەتای مانگێک پێش داوامکردنەوە کەناڵەکانمان هەمووی بەرنامە و پرۆگرام و درامایان بۆ ئەمە هەیە ئەم ئینسانە کاچێتە کۆمەلگا چی بکە طبعا بە ئەمانەتەوە هی بەریتانیات پێڵەن BBC کەناڵی هەیە بۆ ئەمە چونکە بە سەرچاوەیەکی پەروەردەی کۆمەڵایەتی دائەنێن ئێمە نیمانە ئێمە لێرەوە بۆ نمونە مناڵەکە چووکڕێک پیشانەیە کچەکە بۆ مەکتەب لە ڕێی مەکتەب تا بەردرگاچێ لێوە لەگەڵ کوڕێکاچێ بۆ پارکی ئازادی لە پارکی ئازادی تر پیاساکەن دوای دەوامێتەوە بۆ ماڵەوە ئەم مۆدێلە بێ بە مۆدێل معالەجەی نایەتێ نازانێت دوای چارەنووسی چی لێ چارەنووس پیشان نایە درامایەک پیشانەیە نور و مهەدەدێکیان خۆشەوێ بەڵام نەتیجەکەی چییە هیچ درامانووسێک ڕۆمانووسێک لە دنیای نییە مستحێکی اجتیماعی نییە پێغەمبەرێک نییە دەوری شەرەفمەندانە با بە مجریم بە تاوانبار بە یەکێکە لە یاسالا دەرە سەیری کاوانەی لە درامایەکە دەوریان سلبیە سیناریستەکە چی لێکە نووسەرەکە چی لێکە لە ئەخیرا سزا ئەدرێ دادگا ئەیگرێ حکومت ئەیگرێ یعنی هیچ پیاوکوژێک نییە لە دوایی مەدالیای زێڕی پێوەکەن هیچ کەسێ نییە خیانەتی لە خێزانەکەی کرد بێ دوای تەکریمی کەن و کاسی عالەمی بنێ بەڵام درامایەکی 120 حەڵقەیی لە مجتەمەعێکی داخراوە ڕۆژانە خۆی لێبێ بۆ کارکتەرە ناوەستێ لە عادەدی 120 تاکە خۆیە کوژێ و ئەویژە کوژێ ڕۆژانە خۆی لێ بۆ ئەو سەبەبەکانی قوبوڵە ژیانی ڕۆژانەی ئەوی قوبوڵە بەڵام نەتیجەکەی قوبوڵ نییە ژیان ماتماتیکە کە قوبوڵت بۆ ئەو کارکتەرەبی واش بکەی ئەو ڕفتارەش دەبێ ئەبێ ئەو نەتیجەیەشت قوبوڵ بێ ئێمە ئامادەین ئەو کارکتەرە بین بەڵام ئامادە نین ئەو ئەنجامەمان توش ببێ حیزبە سیاسیەکانی جوان بۆ نمونە ئەڵێن ئێمە دیموکراسین بەڵام بەو نەتیجەی ئەمان نەنێ ئێمە ئەی پێوین ئەو چەند دیموکراسیە نەک بەو ئیدعاینی ئەو بۆ دیموکراسی ئەیکا بۆ مەدەنی ئەیکا بۆ کرانەوە ئەیکا اینجا ئێمە لێرە بەڕاستی لە کێشەی ئیزدیواجەتی شخصیەتان ئێمە باشترین ئەکتەرین وەکو میلەتی کورد کارکتەرەکانمان سێری و درامایانە بکە ئەوەی لە دەرەوە هێناویانە لە درامایە دەورە بینێ زۆر جار زۆر سەرکەوتوترە لە ڕووی ئەداوە لە کەسێکە ئەکادیمیاشی تەواو کردو چکە ڕۆژانە ئێمە لە ماڵەوە کارکتەرێکین لە شوێنی شەکەمان کارکتەرێکین لەسەر تەلەڤیزۆن کارکتەرێکین لە ناو فەیسبوک کارکتەرێکین وەلحاصل ڕۆژانە ئێمە 12 دەورە بینین و بە نەتیجە یعنی خۆمان هیچ نین چکە کامە ئێمە بووین بە 12 کەس یعنی نین یعنی خۆمان لەو بینەیە ون بووین چارەسەرکردنی ئەمە بیرکردنەوە بۆ چارەسەرکردنی ئەمە پێویستی بەوەیە کە ماس میدیا ڕۆڵی تیا ببینێ چونکە بەڕاستی ئیستا ئەوەی ئێمە ئەبێ سیستەمی پەروەردەییمان لەگەڵ سکایی دەستەبژێر و ڕۆشنبیریمان لەگەڵ میدیامانە بە تایبەتی تەبابن ئێمە ئەم سیانەمان میدیا و پەروەردە و کای ڕۆشنبیریمان تەبانین بۆ نمونە کۆمەڵێ بەها لە فێری مناڵەکەی لە ئیبتیداییە ئەڵێ دزی خراپە باشە یە درامایە گەبینێت کەسێک دزیەکات سیارێکی باشی پێکڕێ و ژیانێکی باش و پێچێ بۆ خارج لێرەوە سیرەکان بەهای توێتێ ئەو ئەنجامەی نەبوو کە ئەبێت دزیەکەی بێ تووشی بەریەکەوتنە بێ لە مەرحەڵەی مناڵی تا 15 ساڵی ئێمە بەس ئیمەی جۆرەگرین ئێمە لە وشە و لە لێکدانەوەی وشەکان و مانای فەرەنگیان تێناگین کە تۆ بە مناڵ لەگەڵی دار بە ڕسم ئەبێ فێریکەی ئەمەدارە مێشکی مرۆڤ ئیمەی جۆرەگرێ وێنەی شتەکان بەم نووسینانە ئێمە این چیەکەین دەستکاری ئیمەیجەکەین ئەبێ ئاگامان لەوە بێ ئەو ئیمەی جانە دروستەکەین اینجا لەم حاڵەتانەیە زۆر جار کارکتەری ئێمە بە دوای شتێکە ئەگەڕێکە تەشیری تیاابێ کە زبری تیاابێ کە تۆموتیژی بەریەکەوتنی تیاابێ کۆمەڵگای نێودەوڵەتیش مساعیدە یعنی سا ئەمریکا کە زۆر ئیدعای ئینزیاح بە تیرۆر و بە تۆموتیژی و بە فۆبیا ئەکا بەڵام سەیری کە هەرچی ئەفلامی ڕامبوو هەرچی ئەفلامی عنفە ئەو ئینتاجیەکە هەرچی ئەم پلەیستیشن و نازانم بۆکس نازانم چیانەیە ئەو ئینتاجیەکە دوجار ئەمەیەتەوە ناو کۆمەلگا ئەم مناڵە کە لە مناڵی و دایک و باوکی مەجالیان نیە قسەی لەگەڵ بکەن ئەمە چێ بۆ داوامەوە چێ بۆ داوامیانەوە هیلاکنیانە چن بۆ دەرەوەیانە چن بۆ مارکێتێ مەجای قسەکردنیانە بەدیلی ئەم دایک و باوکە بۆ بە پلەیستیشنەکەی بۆ بە تەلەڤیزۆنەکە کە لە ئەوروپایە مناڵ ئەبێ لە 24 ساعاتە 1 ساعت سەیری بەرنامەیە بکە کە هی مناڵانە و لەژێر ئیشرافی دایک و باوکیان دایانەکە ئەو کەسەی کە پەروەردەیەکە لەلای ئێمە دایک و باوکە خەوێنێ خۆی دانیشێ سەیری تەلەڤیزۆنەکە میدیا ماس میدیا دەورێکی زۆر سەرەکی هەیە من تکا ئەەکەم NRT لەما زۆر دەور بینێت چونکە یەکێک لەو سلبیاتانی لە NRT هەیە ئەوەیە کە مەسایلی عنفی فەردی کەسێک لەسەرەوەی دەرەجەی تەواوی نیە ناوە خۆی کوشتیان خۆی خنکان زۆر لە NRT دووبارە ئەبێتەوە ئەمانە لە حاڵەتەوە بن بە دیاردە مناڵێک تەلەبێ لە قۆپیای گیراوە پێ سفری هێناوە
کە پیشانە درێ لە میدیایە ئەچێت لە ولاوە انتحارەکە ئەبێ زۆر وریابین تکاکەم لەوە دەورێکی گرنگ لەوە ئەبینن ئەچینە ناوبڕێک و بەردەوامە بین لە گفتوگۆکەمان دوای ئەو ناوبڕا بەگەڕێنە وڵاتان و بەردەوامە بین لە گفتوگۆکەمان. جارێک کە سڵاوتان لێبێ بەردەوامی لە گفتوگۆکەمان. دکتۆر چۆن پێش ناوبڕەکە دکتۆر هەواڵی شارەتی بە جانبی با بڵێن پەروەردەییە لە مۆزوعەکە ئێمە لە مداخلەی پێشتر و لە ئەڵقەی پێشتری شەباسی مەسئولیەتی با بڵێن یاسایی و پۆلیسمان کرد، باسی نمونەی وڵاتانی خلیجمان کرد کە تقریبا کۆمەلگەکانیان نزیکترن لە کۆمەلگەیەمەوە تاکو کۆمەلگە ئەوروپیەکان و ئەو دیاردانی هەن لە ڕووی کۆمەڵایەتیەوە هاوشێوەتر لە ئێمە. لە تەجروبەی دووبەی باسیەوەمان کرد کە خدمەی ئەمین هەیە کە سەر بە پۆلیسی دووبەیە ئیشی لەسەر مەسلەی وەتسەپ و فەیسبووکەکە لە قەتەر بە هەماشەوە لە کوێتیش تەجروبەیەکی تر هەیە بۆ ڕەسەدکردن و لەسەر وەستانی ئەو دیاردانەی کە هەڕەشە لە با بڵێن بواری تاکە کەسی مرۆڤەکانەکرێ. لەسەر جانبی پەروەردەیی با بڵێن قسە بکەین. ئێمە پەروەردە لە هەرێمی کوردستانە کە با بڵێن مۆدێلی منهەجەکان لە هەرێمی کوردستانە مۆدێلە با بڵێن کۆنەکەیە تا ئێستا ئەکتیفامان کردو بە 7 مادەوە کە نەزیایەکەین نەکەمێکین کە کۆمەڵێک منهەجی علمیەوە هەڵبەدەوە بنەماکانی ئەو ستانداردانەی تایەکە لە جیهانە هەن. بەڵام بۆ ناکرێ ئێمە منهەجی تازە زیاد بکەین لە هەرێمی کوردستانە. ئێمە وەکو برادران باسییان کرد پێداویستە کۆمەڵایەتیەکان و گەشەکردنی ئاستی کۆمەڵایەتی هەموو کۆمەڵگەیەک دەستنیشانی پێویستەکانی شێکە. وەختەیە کە تۆ کۆمەڵگەکەت مەسەلەن شتێکی تازەیەتە ناوە فیگەرێکی تازەیەتە ناوە یاخود با بڵێن پێویستیکی تازەیەتە ناوە مەفروزە خۆمانی بۆ حازرکەین و ئیشی لەسەر بکەین و خۆمانی لەگەڵ بگونجێنین. دیاردەی با بڵێن خزمەتگوزاری سۆشیال نیتۆرک ئێستا خزمەتگوزاریی بەهێزە هەمومانی کۆ کردوێتەوە لە بەیانیەوە هەتاوەکو خەڵک تا دوی شەو هەچی کۆمەلگەی کوردیە بە حدودی زیاد لە ملیۆنی ئەکاونت بەس لە هەرێمی کوردستانە لە فەیسبووکە چاتەکە شەوان یاخود ئەکتیڤیتیەک لە ئەکتیڤیتیەکانەکە ئیترایە لایکە یا شێرە ئەمە جگە لە با بڵێن بوارەکانی تری تویتەر و واتسەپ و هەمووانە. مادام ئێمە کۆمەڵگەیەکی ئەلکترۆنیمان دروست کردووە جگە لە ئەم کۆمەڵگەی ڕبەڕۆشتیا ئەژین لە کۆمەڵگەیەکی تریشە شەوان ئەژین بۆ ناکرێت ئێمە لە ڕووی پەروەردەیەوە منهەجێ بۆ مەزیاکەین یاخود خۆمان بۆم بابەتە تازای حازرکەین بە شێوازێکی دیاریکراویشی لەسەرکەین بۆی هەموو کەسایەتیانەی کە هەمانە کە ئایا کەسایەتی ڕۆژمانە کەسایەتی شەومانە کەسایەتی ڕیاڵەتیمانە کەسایەتی ئەلکترۆنیمانە بپارێزین و بە شێوەیەک سوود لە یەکتری وەرگرین کە پێویستە. بە بڕوای من خۆی بێ سەرجەمی کەلتوری کۆمەڵگاکەمان بگۆڕین. ئەگەر لە سەردەمانێکە شتەکان سادەتر بوون بۆ ئێمە میلەتێک بووین چەسانەوە بە یەکێوە بەست بووینەوە. میلەتێک بووین لەژێر دوکتاتۆریەت بووین هەدەفی یەکەمی ئێمە گەیشتن بوو بە ئازادی. لەم هەدەفەدا ژن و پیا و گەنج و مناڵ هەمووی بەیەکەوە بوو. هاوڕەنگی و هاوسۆزیەکی زۆر هەبوو. ئەوە کە ڕۆی بۆ نمونەیەسە لەم ساڵانەیە خیرا بە تایبەت لەم ساڵەیە خیرا شاری سلێمانی کە ڕەنگە زۆرینەی دەسەدا لەوانەیە 95 کورد بوو بێ ئێستا شارێکە کە کەمایەتی تریتیاژی. شاری سلێمانی کە ڕەنگە شارێک بوو بێت تایە مەسەلەن ڕۆتێکی ژیان هەبووە مەسەلەن خوێندن کراوە مەسەن کچ و کوڕتوانیوانە بچن بۆ مەکتەب هەمویان چون بۆ زانکۆ و دوایی زەواجیان کردو و ئیشیان هەبوو ڕتمێکی سادەی ژیان هەبووە بە شێوەیەکی ڕۆتینی ڕۆیشتۆ بڕێەوە. ئێستا گەنجانێکان تەحەداکەن ئێستا کەسانێکان ژنانێکان کە بەوە ڕازینین ئیشێکی بچووکیان هەبێ لە شوێنەکە دەیانەوێت دەنگیان هەبێ دەیانەوێت بەشداری سیاسی بکەن. مەبەستمەوەیە کە گۆڕانکاری زۆر لە کۆمەلگای ئێمەدا ڕوویداوە. کۆمەلگای ئێمە ئەو کۆمەلگای یەک ڕەنگە سادەیە نییە کە پێشتر بوو کۆمەلگایکی یەک هەفرە ڕەنگە کۆمەلگایەکە پڕە لە گوتاری جیاواز لایەنی لەم پەڕی ڕادیکاڵی ئیسلامیەوە بۆ ئەو پەڕی لیبرال هەمانە لەم پەڕی نەتەوە پەرستەوە هەمانە هەتا ئەو پەڕی کرانەوە لە ڕەگەز پەرستی هەمانە کەواتە کۆمەلگای ئێمە هیچ کەسێک ناتوانێت خۆی بەخاوەنی بزانێت هیچ حزبێک و هیچ لایەنێک ناتوانێت بڵێ ئەم کۆمەلگایە من نوێنەرایەتێکم چکە کۆمەلگایکی فرە ڕەنگە هەم لە ڕووی بیر و ڕای ئایدۆلۆژی و ئاینیەوە هەم لە ڕووی نەتەوەییەوە و هەم لە ڕووی جەندەری و هەموو لایەنیشتر کەواتە ئێمە پێویستمان بە کەلتورێکی پەروەردەییە کە تۆلەرانس یا قبولکردنی یەکتر ببێتە یەکێ لە بنەماکانی. بۆ نمونەیەکی لەو دەرسانی کە لەو ڕۆژاوە لە بەریتانیا خوێنرێ دەرسی سیتیزنشپ هاوڵاتی بوونە. ئایا چی
چەمکی هاوڵاتی بوون دروستەکە ئایا وەفاوەلای چۆن زیاکەین گەنجی ئێمە بۆ ئەم وڵاتە ئێمە لە ساتەوەختێکی ئەوەندە قەیراناویان کە بینین بە لێشا و گەنجی ئێمە کۆچەکە ئەوانشی کە کۆچ ناکەن ئەیانەوێ کۆچ بکەن و دەسەڵاتیان نییە بەشێکی زۆری خەڵکیش ناڕازیەوە تا لە سوۆشیال میدیاکان بەکاریانێ بۆی ناڕزایی خۆی بەتوندی پیشان بدە بێگومان بەشێکی ناومێدبوونە لە ڕخنەگرتن و ناومێدبوونە لەوەی کە ئەو کەمپینانەی کە ئەکرا و هیوایی کە هەبوو بە گۆڕانکاری گەیشتە بنبەستێک بەڵام گرنگترین شدەوەیە ئەگەر دەسەڵاتێک هەبێت کە بیر لەوە بکاتەوە ئەم کۆمەلگایە لێک هەڵنەوەشێ جا لە ئاستی سیاسی و کۆمەڵایەتیەوە بێیاد لە ئاستی سوۆشیال میدیا کە تەنها ڕنگدانەوەی واقعی ئێمەیە بەڕاستی ڕنگدانەوەی ئەو واقعەیە کە ئێمە ڕۆژانە لەگەڵ یاژین بەڵام بە شێوەیەکی زەقتر چۆن ئێمە بتوانین ئەم کۆمەلگایە حسی وەفا و خۆشەویستی و ڕێز و یەکتر قوبولکردنی بۆ بجێڕینەوە بێگومان پاش دیکتاتۆریەت و پاش جەنگ و پاش هەژاری و پاش شەڕی ناوخۆوەمانە هەندێک چەمک بوون بووە لە کۆمەلگای ئێمە یەکێک لەوانە ڕێزە یەکێک لەوانە متمانەیە بە یەکتر یەکێک لەوانە خۆبەختکردنە ئێستا هەموو ئەم چەمکانە بێمە ناکراون لە ژێرسایی گەندەڵی و چەقبەستنی بارودۆخی سیاسی و زیادبوونی نەعەدالەتی کۆمەڵایەتی جایتر بە بۆنێچینی جیاوازی بینی هەژار و دەوڵەمەنەوە بێ یا جیاوازی بینی ژن و پیا و بێ یا هەر شتێکی تر کەواتە ئێمە دەسەڵاتێکی بەرپرسیارمان پێویستە کە بیر لەوە بکاتەوە ئەم چەمکە بەهێز بکە هاوڵاتی بوونی یەکسان مافیەوەی کە دەنگمان هەبێ مافیەوەی کە بەرپرسیارەتی وەرگین و مافیەوەی کە بە هەمومان مافیۆمان هەبێ خزمەتگوزاریمان هەبێ لە وڵاتە وەکو یەک سیر بکرێن بە یەک چاو ئەمانە شتێکە کە ڕاستە لە ڕووی ئیداری و سیاسیەوە بێ حکومەتیشی لەگەڵکە بەڵام لە ڕووی پەروەردەیشەوە زۆر گرنگە کە ئیشی تێ بکرێ ئەوەی ئێمە هەمانە بۆ نمونە وەکو خۆت باست کۆمەڵی دەرسی تەقلیدیە حتا بۆ یەکی لەو شتانی کە من چەند جارێکیش باسم کردووە چەمکی یەکسانی ژن و پیا و کوڕ و کچ چەمکێکی وونە لە تەربیەی ئێمەدا بە پێچەوانەوە پیا و هەمیشە ناوەندە کوڕ هەمیشە ناوەندە فرێ ئاینی لە کەلتوری ئێمەدا ناخوێنرێ گەلچی ئێمە دینی جیاوازیشمان هەیە و تەنها دینی ئیسلام گەرچی دینی زۆری نیە بەڵام دینی هەمووان نییە ئێمە هیچ وشیارێکمان نییە بەرامبەر بە ئاینەکانی تر و فەلسفەی ئاینەکانی تر و مێژووی ئەوانی تر کۆمەڵێ چەمکی هەمەڕەنگی زۆر کەم هەیە لە ئەسڵەن وونە لە پەروەردەی ئێمە و هەروەها چەمکی هاوڵاتی بوون و پەروەردەکردنی سۆز و محەبەت زۆر کەم کە بێشی لەسەر بکرێ بەڵێ دکتۆر ئازاد من ینی لەسەرەوە ینی تۆ ڕوونکردنەوەی زیاتر بێ لە ڕووی سایکۆلۆژیەوە ینی مۆزۆی نیفاقی با بڵێن شخصیت لە ئینسانی با بڵێن کوردی با بڵێن ئەو خەڵکانەی کە بەو جۆرە دەرەکەون لە سوۆشیال میدیا نەگەم و با بڵێن کۆمەڵگەکە ینی دیاردەی ئەوەی کە کابرا ینی لە سوۆشیال میدیا وێنەی خۆی نییە وێنەی شیشکەی دانا خۆی کرۆ بەو کوڕە خۆیەکە بە کچە خۆیەکە بە کوڕ کەسێکە مەسەرەن خۆی حەزەکە کچێک بناسێ و هیوایەتی وێ لە ژیانە بەدوای ئەوە بگەڕێک تعرف بەگە کچێکە بەڵام ڕسمی یەکێکی بینیوە لەگەڵ کچێکە دەستی لە ملیاتی هزار جنەی پێەیە ڤیددیویەکە بینێ کە خەریکی حاڵەتێکی تایبەتی خۆیەتی لە ماڵە لە شتێکە ئیهانەیەکە پێ لە داوەشەی لە کاتێکا خۆی دایم خەریکی ئەوەیە ئەم حاڵەتی نیفاقەت شیە کە تۆ ئەوەی کە خۆتێکی بەس ینی بۆ بەرامبەری بەڕەوا نبینی و یاخود کە بەرامبەری کە بە شتێکی خراپ پێزانین لە کاتێکە خۆشەوا بیرەکەیتەوە و مە بەشێکە لە ئازادی با بڵێن شخصیش لەوانەیە ناونانی بە نیفاق زۆر ورنەبی بەڵام زۆرێکە لە ئیزدیواجیەت زۆرێکە لە باڵین مدەڵین تەناشوزێک لە نێوان یاخود یەکدابڕانێک لە نێوان ئەو شتێکە بۆ خۆت پێت خۆشە پێت باشەوە ئەو شتێکە بۆ خەڵکت پێ خۆش و پێ باشە تەمان هۆکارە سەرچیەکەی بەڕاستی دەگرێتەوە سەر ئاستی هوشیاری کەسەکە جا ئەو کەسانی کە بەو شێوازە بیر دەکەنەوە ئەو شتانی کە بۆ خۆیان پێیان بۆ نمونە حەڵاڵە بەڵام بۆ خەڵکی تر قەداغەیە و نابێ بیکەن کێشیان لەگەڵ خودی چەمچی ئەوە هەیە کە ئایا سنووری ماف و ئەرک و ئازادیەکانی من چۆنە ئەو ڕەهەندە معریفیە لە تاک بەڕاستی ئاراستەی ڕەفتاری کەسەکان دەکا واتە من چۆن بیر دەکەم و ئابە شێوازە ڕەفتار دەکەم ئەگەر من وا بیرکەمەوە بۆ نمونە دانانی وێنەی خۆم لەسەر وابیرکەم کە دانانی وێنەم لەسەر فەیسبوک لەسەر ئەکاونتەکەی خۆم شتێکە بە زەرەر و زیان بۆ بدەگەڕێتەوە جا خۆم وێنەکەم دانانم و پێچەوانش ڕاستەکەواتە شێوازی بیرکردنەوەکەی خەڵک بەڕاستی زۆر دەستنیشانی شێوازی ڕەفتاریان دەکات بەڵکو ئاراستەی ڕەفتاریشان دەکات ئەو جۆرە کەسانی کە زەناوت بازکردن و ئەگەر تەمەشای فەیسبوکین تا ئێستا بەڕاستی زانیاریەکمان لا نییە لە کوردستان کە لە تەمەنێکی دیاریکرا و دەست بە بەکارهێنانی فەیسبوک دەکرێت چونکەوەی من دەزانم منداڵی قۆناغی سەرەتایی
ابتدایی واتە کەمتر لە 12 ساڵ ئەکاونتی هەیە و فێسبوکی هەیە لەبەرەوەی داتایەکی دیارمان لا نیە چکە ناوی خۆی تەجی دەکە دەڵێت تەمەنم ئەوەندەیە بەڵێ ینی بەپێی یاسای فێسبوک ناکرێت لە 8 ساڵ کەمتروی بەڵام کەسەکە دەڵێت بەڵێ تەمەنم 8 ساڵە جا بەڕاستی داتایەکمان لا نییە بەڵام ئەو زۆرە کەسانە کەسانێکن کە لە ڕووی دەرونیەوە گەشیان نەکردووە تا ئێستا با بڵێن لە ڕووە گەشە ئەخلاقیەکەیەوە لە ئاستە زۆر نزمەکانە لە ئاستێکی با بڵێن زیاتر چەقی بە خودی خۆی بەستووە واتە ئەو شتێکە لە بەرژەوەندی مندابی ئەوەیان تەواوە ئەوەیان دروستە بێ ئەوەی بچێتە ئاستە بەرزەکانی تر لە با بڵێن گەشەی ئەخلاقی بەپێی بیردۆزی کۆلبرگ کەسەکە کەسی بەرامبەر لە ئەنجامدا ناخوێنتەوە دەڵێ ئەوەی بۆ خۆم و ئەوەی تۆش دەخۆم کەواتە قبولی کەسی تر ناکات تەمان ئەویان دەگرێتەوە سەر کەلتوری کوردی زۆر قبولی جیاوازی ناکات قبولی فرەیی ناکات وا پێدەچی عقلێتی کوردی زیاتر لەسەر زۆرێک لە تاکایەتی پەروەردە بوو بێت لە دێر زەمانەوە لەبەرەوەی حەز لە فرەیی ناکات و ئەوەش وا دەکات کە حەز لە نیزام نەکات حەز لە ڕێخستن نەکات حەز لە پلاندانان نەکات ئێمە لەگەڵ مامۆستاشی بەڕێز توێژینەوەکمان کرد لەسەر خاصیەتە سەرچەکانی کەسایەتی کوردی لە ڕوانگەی مامۆستانی زانکۆکانی کوردستان زیاتر لە 160 مامۆستا ڕەئیاندا دووەمین خاڵ طبعا زیاترین خاڵ کە دەڵێن کەسایەتی کوردیە ئەوەیە کە ڕێز لە میوان دەگریت بەڵام دووەمین خاڵ کە سەلبیە لە کەسایەتی کورد دەڵێ ڕێز لە کات ناگری هەروەها کە ناتوانانی پلان دابنێ بۆ ڕۆژەکانی حەزی لە ڕێخستن و تەنزیم نییە حەزی لە یاسا نییە ئەو بۆ وایە چونکە توانێ ئەو نیە کەسی بەرامبەر بخوێنتەوە تەنیا خۆی لە ئاوێنەکە دەبینی لەبەر ئەوەشە دەبینێت کە کەسێک لەوانەیە شوفێر و بەڕێگایەکدا دەڕوات و مخالیفیش دەڕوات پێچوانێ بەڵام زۆری پێ تووڕە دەبی ئەگەر تۆ گلەی لێ بکەی یان پێی بڵێ بۆ مخالیف دەڕۆی وەک ئەوەیە کە کەسەکە حقیقەتەن هەز ناکات کە کەسانی تر هەبن تەنیا خۆیتی جا ئەو جۆرە کەسانش کە جەنابەت بە نمونە باستکردن کاتێکە شتێک بۆ خۆی پێی باشە بۆ خەڵکی تری پێ باش نییە چونکە هەر تەنیا خۆی دەخوێنێتەوە خۆی دەبینی ئەوەشیان هۆکارەکەی ئەوەیە کەسەکە بەڕاستی هەم دید و بۆ چوونی و جیهان بینیەکەی تەواو نییە هەمیش کەسەکە لە ئاستێکی گەشەی ئەخلاقی وانە کە ئەو شتێکە بە خۆی پێی ڕەوایە دەبی بۆ خەڵکی تریشی بۆ ڕەوابی هۆکارەکەی چییە بە شەشیان بەڕێزان باسییان کرد پەروەردەیە پەروەردەی ئێمە گرنگی بە جانیبە معرفیەکان دەدات زیاتر لە جانیبە پراکتیکیەکە واتە ئێمە منداڵ فێرە زمان دەکەین بەڵام فێری ناکەین چۆن گفتوگۆ قسە بکات کە ئەسڵان لە زمان گرنگیەکەوەی کە تۆ چۆن بەکاری بێنی کە منداڵ زمانی کوردی زمانی عەربی یاخود زمانی ئینگلیزی دەخوێنی وەکو زمان دەخوێنی لەلایەنە معریفەکە لایەنە گرامەرەکە ڕێزمانەکەی چۆنە بەڵام چۆن بەکاریبێنی لە ژیانی ڕۆژانیدا ئەوەیان فێر ناکەین چونکە لەوانەیە هەندێک لە مامۆستاکانیش وەک پێویست نەتوانن زمانەکە بەکاربێنن جا بەڕاستی کێشەکە بەشێکی ئەوەیە بەشێکی تر ئەوەیە ئێمە کۆمەلگایەکی تعبیرین زیاتر لەوەی کە کۆمەلگایەکی تەفکیری بین واتە دەمانەوێت شتەکانمان دەرببڕین لەبەر ئەوەشە دەبینی ئەمە شاعرمان زیاتر وەک لە فەیلسوف ئێستا بەدەیەها بەسەتەها لەوانەیە شاعرمان هەبی لەوانەیە هەر کوردێک خۆی مەشروعی شاعرێک بی یاخود هەوڵی داوی شاعرێک بنووسی بەڵام چەند کەس بەناو وەکو بیرمەند هەمانە هەر زۆر کەمن لەبەرەوەی ئێمە وا پێدەچی زیاتر تعبیری بین حەز بکەین ئەو شتانی ناخمانەیە لە ناو ناخماندا هێت بەخۆشیت بە ناخۆشی دەری ببڕین اینجا کێشەکە لەوەی دانیە کێشەکە لەوەیدا شێوازی دەربڕینە کەشمان زۆر دروست نییە جا هەندێک جار کە تووڕەبوونەوە دەمانەوێت دەری ببڕین دەری دەبڕین لە ڕێگای بریندارکردنی کەسی بەرامبەر تا ئێستا فێری ئەوە نەکراوین کە چۆن ئەمە لە ئینگلیزی دەڵێن ئەنگە مەنێجمنت کە تووڕەبووم چۆن بتوانم کۆنتترۆلی خۆم بکەم بڵێ دەری ببڕم بەڵام بە شێوازێک کەسی بەرامبەر ینی ئازاری پێ نەگەێنم چونکە مافی من نییە ئازاری پێ بگەینم لەوانەیە مافی من ئەوە بی کە تعبیر لە تووڕەبوونی خۆم بکەم بەڵام نەک بگاتە ئاستێک کە کەسی بەرامبەر تووڕە بکەم بەداخەوە کلێنێکی گەورە لە پەروەردەی ئێمەیە کە ئەو زۆرە بەهایانە فێر ناکەین و مەبەستم تەنیە بەهانیە لە بەهایەکی نەزەری بەڵکو وەکو پراکتیس وەکو مەهارە ئێمە منداڵان فێر ناکەین چۆن بیر بکەنەوە تاکو دەگاتە قۆناغی زانکۆیی خوێندکار ینی حقیقەتەن نازانین چۆن بیر بکاتەوە کاکتۆر هەواڵگوتی ئێمە پەروەردەکەمان پەروەردەشی تەلقینیە دەبانەوێت چۆن کەسەکە وەکو تووتی ئەو شتانی پێی دەڵێن بیڵێتەوە تاکو تاقیکردنەوەکانیشمان ئێستا زیاتر بەو بوارە دەڕوە کە ئێمە چۆن بتوانین
کەسایەتی خوێندکارەکانمان یاخود با بڵێن بە شێوازێکی تر جیاوازیەکانیان بتاوێنینەوە بیانکەینە بە یەک شێواز بیر بکەنەوە بە یەک شێواز شت بنووسن بە یەک شێواز هەمان وەڵامیان هەبی لەبەر ئەوەیە هەم توانای من قسە لەسەر بیرکردنەوە رەخنە گرانە ناکەم بەڵکو دەڵێم جارێ فێری بیرکردنەوەی ناکەین اینجا قۆناغی دوم چۆن رەخنە گرانە بیرکاتەوە پاشان چۆن داهێنارانە بیرکاتەوە کەواتە لە ڕاستیدا ئێمە زۆر لە دوایین لە پەروەردەمان لە منداڵ فێرە مەسائلی تەواصل ناکەن مەهارەی تەواصلی چۆن هەبێ چۆن لەگەڵ باوکی لەگەڵ دایشی لەگەڵ خەڵکی تر قسام بکات چۆن بەڕێزەوە قسام بکات چۆن ئەگەر لە شتێک ناڕازی بوو پێی ناخۆش بوو چۆن بە شێوازێک وا بڵێ کە کەسی بەرامبەر بریندار ناکات وەلامان کاتیشدا کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی موزامی لە زۆر ینی تۆ تەسەور کەمە لە زمانی کوردی ئەوەندەی شتمان هەیە کاتێککە لەگەڵ یەک بە موزامە لە قسان دەکەین گیانەکەم و ڕوحەکەم و چاوەکەم و گوڵەکەم و هەناسەکەم و تێبینیەوەت کردیە من دراسەیەکم نەکردووە بەڕاستی بەڵام ئەگەر بەراوردێک لە نێوان زمانەکان بکەین لە ڕووی ئەوەی کە چەند موزامەی تێدا بەرامبەر بە کەسی بەرامبەر لەوانەیە کەم زمان هەیە بتوانی یعنی وەکو زمانی کوردی بەو شێوازە بەرامبەر بە کەسی مقابل مەتحی بکات و ئەو بەها بەرزێ بۆ دابنێ وە لە هەمان کاتیشدا کە ئەوەی ئیزدواجێکی من ئیشارەتم پێکرد توانێت ئەوە نەبی قبولی کەسەکەی بەرامبەری بکە ئەگەر جیاواز بی لەو واتە بە کەسەکە دڵێ بالضبط یعنی حقیقەتەن ئەو ئیزدواجێتە هەیە لە ئاستە زمانەوانیەکە تاکو تۆ ئاوێنە و ڕنگدانەوەی منی تۆ گوڵەکەمی گیانەکە بی بەڵام کاتێک کە زانیم تۆ جیاوازی ئاوێنەکەم هەمان ڕنگدانەوەی منی نەبوو ئەو کاتی تەبان بابەتەکە دەگۆڕە و ئامادەنیمە قبولت بکەم و دا مەسلەی ئەو قبولکردنە گرنگە من بەڕاستی ناوی تۆلۆرەنسی لێ نانێم چونکە خودی تۆلۆرەنس و یاخود دەڵێن لێبوردەیی هەندێک لە توێژەران پێیان دروست نییە چونکە من لە کەسێک دەبووم کە هەڵەبی کەسێک کە جیاوازە هەڵە نییە خودی تۆلۆرەنسیش کە لە ئینگلیز دەڵێن تۆلۆرەیتی بکە واتە هەڵەیە بەڵام گوێمە دێ قەی ناکە لێ ببوورە بەڵام کەسێک کە جیاوازی مانێ ئەو نیە هەڵەیە بوونی جیاوازی ئەسڵەن حەق وایە ینی سروشتەکەەوەی کەسەکە جیاوازبی نەک ئەوەیە لەبەرەوەی مەسلەی مۆتێکم قۆناغێک لە تۆلەرەنسیش ئەو پێ بڵێ کە قبولی کەسی بەرامبەر بکەی و بەڵکو هانیشی بدەی بۆ ئەوی جیاوازبی ڕاستە دکتۆر ئەمە تۆوەکو مامۆستایەکی زانکۆ ینی مەسئولەتی پەروەردە چۆن لەم مۆزوعە بینی قسەم هەیە لەسەر پەروەردە زۆر گرنگە لە شەستەکانی سەدەی ڕابردوو و لە زانکۆکانی کالیفۆرنیا جەدەلێک دروست بوو پرسیاری سەرەکی ئەوە بوو بۆ سیستەمی سیاسی ئەمریکا دەستوری ئەمریکا سەقافەی سیاسی ئەمریکا نەبووتە ڕەگەزێک لە ڕگەزەکانی پێکێنانی شوناسی نیشتیمانی لە ئەمریکا لە ئەنجامی ئەم جەدەلەیە سنتەری پەروەردەی مەدەنیان دامەزران تا ئێستاش هەیە سنتەری پەروەردەی مەدەنی وەکو دامدۆزگایەکی کۆمەلگای مەدەنی توانی کۆمەڵێک منهەجی تازە بباتە ناو پەروەردەی ئەمریکاوە ئەمە بەسم پێ ئەوەیە ڕاستە بە پرسیارەکەی دەوڵەت و حکوومەتە بەڵام لەو نێوەدا زانکۆ دەتوانێت دەور ببینێ دامدۆزگای کۆمەلگای مەدەنی دەتوانێت کاری لەسەر بکە مبادرەی هەبێ ئێستا لەوێ فعلەن دەرسی هاوڵاتی بوون دەخوێنن سەبارەت بە پەروەردەی هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئێستا لەژێر عنوانی پەروەردەی مەدەنی کۆمەڵێک دەرسی تازە هاتوتە ناو منهەجی خوێندنەوە بۆ نمونە بەرپرسیارەتی خصوصیەت مافی مرۆڤ دیموکراسی بەڵێ دەخوێندرێ ئێستا ئەم بابەتانە دەخوێندرێن و کۆی منهەجی نوێ کراوەتەوە بەڵام هێشتا بەرپرسیارەتی پەروەردە لەم پرسەدا زۆر گرنگە دەبێت زیاتر کار بکەین بەرپرسیارەتەکە لە چیدا لەوەدا پێویستە زانکۆکان دراسی زانستی لەسەر ئەم پرسە گرنگە بکەن دوای ئەوە ڕێگاچارە پێشکەش بکەن بە دەرەنجام بەرەنجامی زانستی مۆزوعیانە بگەن بۆ نمونە ئایا ناکرێت لێرە بەدواوە بۆ ئەوەی ئێمە هەوڵ بدەین خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا کەم بکەینەوە دراسی بکەین کۆنفرانسێکی لەسەر بکەین لە زانکۆکان کۆنفرانسی لەسەرکەن پێشنیارکەن بۆ پەرلەمان پێشنیارکەن بۆ حکوومەت پێشنیارکەن بۆ وەزارەتی پەروەردە کە چی بکەن ڕاستیدا ئەم مۆدیلی ئیشکردنە لە شوێنانی تر کە دەکرێت بە گونجاندنی لەگەڵ بە خۆماڵیکردنی لە وڵاتی خۆمان تۆ سوودی لێوەربگری بۆیە بەرپرسیارەتی پەروەردە لێرە هەوڵ هەیە بەڵام هێشتا پێویستمان بە هەوڵی زیاترە نوێبوونەوەی منهەج هەیە بەڵام هێستا پێویستمان بە هەوڵی زیاترە لێرەوە من دەمەوێت قسە لەسەر ئەوەش کەم کە گوتار لە کۆمەلگای ئێمەدا زۆر گرنگە
دراسی گوتاریشکەین گوتار بەمانە فراوانەکەی گوتاری ئاینیمان بارگاویە بە ڕەپسکردنی ئەویتر و جۆرەك لە تونند و تیژی گوتاری سیاسیمان بارگاویە بە ڕەپسکردنی ئەویتر و جۆرەك لە تونند و تیژی گوتاری کۆمەڵایەتیشمان بە هەمان شێوە خاڵی نییە لە تونند و تیژی و ڕەپسکردنی ئەو چ مەسەلەی حتا لە ڕووی مەسەلەن بزاوی فێمینیستی لە کوردستانە من هەندێک جار حەز دەکەم کە زیێدەڕەوی هەیە بەو مانایی کە لە ئەلفەوە هەتایی مشکلەکانی ئەم وڵاتە پیاولی بەرپرسیارە کە لە ڕاستی داواژ نییە ڕاستە تونند و تیژی لە کۆمەلگای ئێمە هەیە بەڵام ئەوە بە تەنها پیاو نییە کە تونند و تیژە بە دەربڕینێکی تر لە کۆمەلگای ئێمەدا ئافرەت فریشتە نییە پیاویش دێوەزمە بێ یان هەڵی بجێڕیتەوە بەرپرسیارەتەکە هاو بەشە دەبێت کاری لەسەر بکەین لەکوێدا بەرپرسیارەتەکە هی پیاوە کاری لەسەر بکەین لەکوێدا هی خودی ئافرەتان و ژنانە لە ڕاستیدا کاری لەسەر بکەین بۆ نمونە دراساتی زانستی بەوە گەیشتووە لە دیاردەی شەڕ و ئاشتیە بە درێژایی مێژوو دەسەڵات لای پیاو بووە بۆیە دەبینین مێژوی مرۆڤایەتی زیاتر مێژوو شەڕە نەک ئاشتی بەڵام ئایا ئەمە بە دەربڕێنیشتر ئەگەر بهێنی مەسەلەن دەسەڵات ممارەسەکردنی دەسەڵات بە ئافرەتکە یا بەژنکەی ئا لەو سەری ئاشتی دەداتە یان نا لە ڕاستیدا هێشتا ئەوە پێویستی بۆیە کاری لەسەرکەین بەڵام مادەم تاقی نەکراوەوە معنایەوە نییە ئەنی تاقی نەکرێتەوە بۆم هەبێت حەزەکەم جوابێکی خێرای هەر یەکشت بڵێم ڕاستیەکەی ئەمە بەرەی ژنکە بەرامبەرەکە هاو بەشە بێگومان من مەبەست هەر ڕوونکردنەوەی بەم ئەمە من بۆ خۆم وەکو فێمینیستێک کێشەی من لەگەڵ پیاو نییە کێشەی من لەگەڵ سیستەمی پیاو سالارەیە کە ژن و پیاوتیا بەشدارە پیاو سالاری یا هەر سیستمێکی چاوسانەوە بە بێ بەشداری گروپی چاوساوە سەرکەوتو نابێت بەعز بە بێ جاشەکان سەر ناکە و ئەنفالی ناکرد پیاو سالاریش بە بێ هاوکاری ژنان سەر ناکرێت بەڵام پیاو سالاری ئایدۆلۆژیایە کە قازانجی بە قازانجی پیاوە زیاتر گەرچی ژنیشتیا بەشدارە ئێمە ڕخنە لەوە برادران زۆر سپاستانەکەم کە بەشداریتان لەم بەرنامەیە سپاسی هەموو میوانەکانەکەم تاڵقەیەکی تری دیالۆگ شاد و سەلامەت بن.